منارش عەبدولقادر ڕاهێنەری هونەربەرگریەکان خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتی نوێنەری ئاسیای عێراق لە بواری هونەری تاکەسی ئەم هونەرەی من بۆ هەردوو ڕەگەزەبێ بۆ گەنج و بۆ پیر دەبێ هەموو کەسە بیکە ئەم هونەرە کۆکراوی هەموو هونەرەکانە پێویستە هەردوو ڕەگەز هیچ نەبێ بەشی خۆیان بزان کە لەو ئەحداث لەو شتانەی کە ڕۆژانە تووشیانە بێت بۆ خۆ پارێزی و بۆ دەربازبوونیان لەو حاڵەکەتانەی کە ڕوبەڕوویانە بێتەوە. من لە ساڵی 2015 کە سێرم کرد با بڵێن لە کوردستانە زۆر خولیان بۆ هونەرە بوو، یعنی زۆر بە دوای گەڕام سێرچم کرد هیچ مامۆستایەک نەیەکرد من ئەوە بوو کە ڕۆژمە دەرەوەی وڵات لە بەردەست چەند پسپۆڕێک بوو چەند ماستەرێکی باشدا چەندین تاقیکردنەوە کرد چەند ماوەیەکی زۆر لەگەڵ یانە بەردەوام بووم ئەوە بوو الحەمدولیلا لە ساڵی 2019 بۆ 20 من بووم بە خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتی. ئەگەر دەستکەی بە هەر شتێک مەسەلەن هونەر بێ ئیش بێ هەر شتێک بێت تۆ چەندین بربەز یەتەڕێت بەڵام تر مهم ئەوەیە کە تۆ نەوەسی ئاوڕیان بۆ نەیتەوە مهم ئەوەیە کە تۆ بەردەوام بڕۆیت چونکە کارێکەکەی تۆ خزمەت بە میلێتەکەی خزمەت بە هەمووانەکەی بە هەردوو ڕەگەزەکەیت نەک ئەوەی کە وازی لێ بێنین بە بۆنەی مەسەلەن چەندین ئەگەر مەسەن کەسە بەرپەرسی بۆ دووسکات تۆ وازی لێ بێنی ئەمە شتێکی زۆر باش نییە و هەڵەیە بەس ئەبێت تۆ دایم هەمیشە بەرەو پێش بڕۆی نەک بەرەو دووە بگەڕێتەوە. ئەبێت دایم تۆ داهێنانکەی لە تەکنیکەکانە کاتێک کەسە بەو شێوازەیە داوای جزدانێ با بڵێن سویچ شتێک لێکە یاخود تادیتەکە بەو ئاراستەیە کە تۆ ئەبێت دەستێ بەرز بێ بەم شێوازە بێ قاچ بەم شێوازە بێ یاخود ئاوا بێ هیچ کێشەیەکی نییە بێ دایم دەستێ بەرز بێ هونەری قسەکردن بەکاربێنی سەی ناوچاوی کەسەی بەرامبەرت بکەیت لە لێرە کەمێ ورگت بەم شێوازە ئەبێت دەناوە بەم شێواز کە بردێ ئەمە کە لێدا یەکسەر بۆکوێ سڕکردنی دەموچاو لەم بەشەی ئەبێ یەکسەر لەم بەشەی بێ کە لێدا بڕۆی سەری یعنی ئەوەی نەبێت کە چاوکت پێفرەدا با بڵێن لێ دەرباز بین بڕۆی باشتر وایە کەسەکە سڕکەیت. ئەم حاڵە کاتێک کەسێک دەمانچەی پێێت تۆ نازانین دەمانچەی پێێت توش دەمەقالەیەکە بێت لەگەڵەیە لە پڕسنگ دەگرێت و دەمانچە لێ ڕاکێش دەمانچەکە با بڵێن ئیخای سەر ملت بەم ئاڕاستی ئەبێ زۆر بە لێزانانە ئەو دەمانچەی لێ وەرگری ناوێ بژڵیژێ ئەبێ سەی ناوچاوی کەسەکەی بەرامبەرکەیت هەوڵ دەی لە ڕێی قسەکردنەوە هونەری قسەکردن هێوریکەیت و کەمی هێمنیکەیتەوە ئەم دەستی فەرامۆشەکەی کە بە سنگی تۆی گرتووە تەرکیزەکەی سەر ئەم دەستی کە دەمانچەکەی لێ لەم حاڵەکاتەیە کاتێ بەو شێوازێت تۆ دەستە بەرزەڵی کاکی گیان هێواش لەسەر خۆت بمانە بە ئاڕاستە یەکسەرە بێت دەست لەکوێ بێ لەم شادەمارەی بێ باشە نقطەی زۆفی کەسەکەی بەرامبەر کە لێدا بەڵام دەستی ئەبێ ئەمە لە یاد نەکەیت کاتێک کە تۆ لێدەی لەیرا لەگەڵ لێدانا سرت بە عکسی دەمانچەکەەوە یعنی سەر بە عکسۆ یەکسەر زۆر سرعات ئەمە کەوا بە عکسۆ یەکسەر لای بێت ئەو کاتە لە کەسی بەرامبەر بێت. حاڵەکاتێکەیە کە تۆ تووشی دەمەقاڵی شتێکە بیت هەوڵ بە لەگەڵ کەسی بەرامبەر بەم شێوازە نەڕۆیە نزیکەوە چونکە زۆر جار یەکسەر ئەبێتە هۆی ئەوەی کە کابرا سەری بەکارهێنێ با بڵێن کوردەواری خۆمان کە لێک لە چەناکە و لوت و دەمی توێیە باشتر وایە مسافەی و کەسەکەی بەرامبەرت بەم شێوە ئەمە نەبێ لەبەر ئەوەی بۆ هەر حاڵەکاتت چەقۆیە دەمانچەیە ئەو کەرەسانی کە لە کاتی دەمەقاڵەیە بەکاریە کاتێک کەسەکە وایە لە پڕ پەلەمای توەیە کەمەری تووەگرێ کەمەری تووەگرێت تۆ لێرا چی بکەیت پێش هەموو شتێک کەمێ خۆت بەم شێوازە قاچ بڵاو کەرەوە هێزی خۆت یەکسەر مەکەوە بشتا هێزی خۆت بێ بەسەر کەسەکەی بەرامبەرە مەحاولەکە دەست بەکار بێنە کاتە سەریشی ئەگەر وا بێ تۆ دەست بەکار بێنە لێرە یەکسەر دەست بۆ کوێ لوتی نقطەی زۆفی ئەم کەسە لوتی بەم شێوازەی لێ بکە باشە ئەوەی کە ئەتەوێت کەسەیش کۆنتترۆلەکەی هەم خۆش دەربازەکەی بەبێ ئەوەی زەرە لە خۆت و لە کەسەی بەرامبەریش بێ حاڵەکاتێکەمان هەیە کاتێ تۆ با بڵێن لە مۆڵەکەی لە شوێنی گشتیایی یاخود لە هەر شوێنەکەی کەسێک تووشی دەمەقاڵەیە بێ لەگەڵ تا لە پڕ یەت سنگی تۆگری بەو شێواز سنگی تۆگرێ تۆش ناتەوێت شەڕوشی لەگەڵا بکەی ئەتەوێت بەستەنها خۆت پارێزی لێ کاتێک ڕوبەڕوویە بیتەوە لە نقطەی زۆفی ئەو کەسە بەم شێوازە بەبێ ئەوەی زەرەر بە خۆت بگا
کابرا ئەبێ لە خۆ دوورخیتەوە ئەنا کابرا لەوانەیە ئەگەر هەر کارەسێکی پێوێ بۆ شەڕکردن بەکاری بێنێت و تۆ ئیبادەکە تۆ لێرا چێکیت دەست بەم شێوازە لەسەر دەستی دائنیت ئەم دەسە بەکارێنیت باشە یەک لێدەی لەبەرچی ئەم دەسێ بەرنایی ئەگەر لێ کەسەکە لەوانەیە بڕوە بەڵام لە هەمان کاتە کاتێ وا بەکارێنی ئەوەی کە پێ بەرامبەری کەسەکە ئەیکرد خۆی ئەم هونەرە بەرگریانە پێویستی بە هێزێکەیە بەڵام دوو نوع هێزمان هەیە هێزی بەدەن هێزی سرعەتی لە سرعەتە هێزێک بەکاربێنی یعنی ئەگەر خۆت بەهێزی بەدەنی هەبێ مەسەلەن بۆ یاری ئاسن و شاینەگەڵاکەی ئەمە باشە ئەگەر نەشی بێ ئەبێت و تەرکیزکەیە سەر تەکنیکات و تەمرینات و شتی خۆت بۆ سرعەتی خۆت تێگەی کاتێک لە ئەم هێزە چۆن دروستە بێ لە سرعەتی دروستە بێ بەبێ گوێدان بە قەبارە تۆ کەسێکی لاوازی بەرامبەر کەسێکی باڵ قەبارەی هەیە ئەو شتانە دەنگەدەنگ و شەڕ لەگەڵاکە تۆ ئەبێ گوێ نەدەی بەوەی بڵێ وەڵام من چاومە دەرسێ لەو کەسێ بەرامبەر سرعەتی تۆ دەورە بینی وڵی تەنانەت منیش قسەی من ئەوەیە هەموو کەسە حەزەکەم وەکو خۆم بەشداری لە هەموو هونەرەکانەکەیتە چی ئەم هونەرەی تا کەسێ بێ هونەرەکانی کە بێ المهم ئەوەیە کە هەمومان بەیەکەوە خزمەتێ بە وەرزشکەی خزمەتێ بە گەنجانی وڵاتکەین خزمەتێ بە هەردوو ڕەگەزکەین لە وڵاتی خۆمانە لە کۆتایی دەستخۆشتان یەکەم و سوپاسانەکەم سوپاس بۆ بەسەرکردنەوەی من